خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاگەندراوەکەی ئاسایشی هەولێر ڕەت دەکاتەوە. ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاگەیاند تاوەیە و تۆمەتانە ڕەت دەکەینەوە کە دراونەتە پاڵهەرد و کادریمان سعدی مستەفا و سەرهەد عوسمان لە ڕاگەندراوەکەی ئاسایشی هەولێر. بەیمانداری ڕێک لە بەڕێزان بەکە حەمە سدیق پارێزەر و دانادارە یاساناس تاوتوێی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانم خوێندنەوەیکی یاسایی بۆ ئەم پرسە دەکەین. کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕاگەندراوەکەی ئاسایشی هەولێر ڕەت دەکاتەوە. ڕێبوار حەمەد وتەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان ڕایگەیاند تەواوی ئەو تۆمەتانە ڕەت دەکەینەوە کە دراونەتە پاڵهەرد و کادیرەکەمان سعدی مستەفا و سەرهەد عوسمان لە ڕاگەندراوەکەی ئاسایشی هەولێر. لای خۆشیانەوە تیمی پارێزەرانی کۆمەڵی ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا وەڵامی ڕاگەندراوەکەی ئاسایشی هەولێریان دایەوە و سەرلەبەری ئەو گرتە ڤیدیۆ و دانپێدانانی تۆمەتبارەکەیان سەبارەت بە کادیرەکانی کۆمەڵ ڕەت کردەوە. ئێمە لە سەرەتاوە سەرلەبەری ئەم گرتە ڤیدیۆیە و دەو دانپێدانانەی تایبەت بە ئەندامانی ئێمە ڕەت دەکەینەوە. پێمان وایە تەواوکەری ئەو کەیسە سیاسی ڕابردووە کە کۆمەڵ باجی هەڵوێستەکانی ڕابردووی دەدات. بێسم سوورچی ئەندامی دەسەی پارێزەرانی کۆمەڵەوەشی خسەڕ و دادوەری لێکۆڵینەوە ئێمەی دڵنیا کردوێتەوە کە هیچ بەڵگەیەک بۆ تێوەگلانی کادیرانی کۆمەڵ لە ئارادا نییە. ئێمە دڵنیای دەدەینە ڕایگشتی و هاوڵاتیانی کوردستان لە ڕۆژی 36 لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە و ئامادەبوونی پارێزەری ئێمە و ئامادەبوونی تۆمەتبارێکە وتەکانی ڕاگەیان لەگەڵ دوو دەرجیرکراوەکەی کۆمەڵی ئیسلامی دادوەری لێکۆڵینەوە دڵنیایی داوەتە ئێمە کە هیچ بەڵگەیەک لە بەردەستدانیە بۆ تێوەگڵانی ئەو دوو دەرجیرکراوەی کۆمەڵی ئیسلامی. تەنها شتێک لە بەردەستدا هەبێت وتەی تۆمەتباری یەکەمە کە دەڵێت ئەو دوانە بەشدار بوون لەگەڵ ئێمە. بەڵام ئێمە دەزانین لە ڕووی یاساییەوە پێویستە هەر وتەیەک بەڵگەی یاسایی بەدواوەدا بێت. ئەگەر هاتوو بەڵگەیەک پشتڕاستی ئەو وتانە نەکاتەوە هیچ ئەتیبارێکی یاسایی بۆ داناندرێت. هەر وەک لە 2 حەوت کە دەکاتە دوێنێ کاتی نیوەڕۆ تەنانەت دەوروبەری کاتژمێر 1:1:30 بە ئامادەبوونی ئەفسەری لێکۆڵینەوە لەناو ئاسایشی هەولێر و ئامادەبوونی هەر سێ دەستگیرکراوەکە تۆمەتباری یەکەم و ئەو دوو دەستگیرکراوەی کۆمەڵی ئیسلامی و بە ئامادەبوونی پارێزەر ئەفسەری لێکۆڵینەوە دووبارە دڵنیایی داوەتەوە ئێمە کە هیچ بەڵگەیەک لە ئارادانیە بۆ تێوەگەڵانی دوو ئەندامەکەی کۆمەڵی ئیسلامی. بەڕاستی ئەمڕۆ کە ئەم گردە ڤیدیۆیە و دووبارە بە نایاسایی ناوهێنانی ئەو دوو دەرجیرکراوەی کۆمەڵی ئیسلامی کە دووبارە دەڵێنەوە تەشیرە بە کۆمەڵی ئیسلامی. کۆمەڵی ئیسلامی کوردستان تەواوی ئەو تۆمەتانە ڕەت دەکاتەوە کە خراونەتە پاڵ هەریەک لە سعدی مستەفا و سەرهەد عوسمان. ڕفاندن و دەستگیرکردنی ئەندامانیشی دەگەڕێنێتەوە بۆ هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی دەربارەی دۆخی هەرێم. پێشتریش وتەبێژی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاندەبوو کۆمەڵی ئیسلامی خۆناغی زۆر سەختی بڕیوە و هیچ لەمپەرێکیش سادی ناکاتەوە لە داکۆکیکردن لە بەرژەوەندیە باڵەکانی خەڵکی کوردستان و کۆمەڵ هەمیشە لە بەرەی میلەت دەمێنێتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم بەخێر بێن. کاک بەکر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەم حەز دەکەم سەرنجی بەڕێستان بزانین سەبارەت بە تۆمەتبارکردنی دوو کادیری کۆمەڵی ئیسلامی لە شاری هەولێر سەبارەت بە ئەو دۆسیەی کە هێرشکراوە سەر کەناڵی ڕووداوە. بسم الله الرحمن الرحیم. سەرتا سپاسی بەڕێستانەکەم و من لە ڕاستی لێرەوە وەکو هاوڵاتیەک وەکو هەر کەسێکی ئاسایی و یاساناسێکیش ئیدانی هەر جۆرە تەقینەوەکەکەم بە تایبەتی ئەو تەقینەوەشکە لە بەردەم کەناڵی ڕووداوە کرا. کەناڵی ڕووداو کەناڵێکی ئاسمانی سومعە باشی بەڕێزە، ینی مەفروض نییە بە هیچ بەهانەیەکەوە ئیستێدا بکرێ. بەڵام ئەم حاڵەتەش ئەوە ناگەیەنێکەوە هەر تەقینەوەیەک لە هەر شوێنێک ڕوویدا بڵین تۆمەتێکی ئامادە حاضر بێ بۆ هێزێکی ئیسلامی خۆ بۆ تەوژمێکی ئیسلامی ئەو بەرگە بە باڵای ئەو قەدایە ببڕێتەوە جارێکی دیکە تەوژمە ئیسلامیەکان بخرێن و ژێر پرسیاری ئەوەی کە ئایا ئەوان پشتیوانی لە حاڵەتەکانی تیرۆر دەکەن حاڵەکانی تیرۆر ناکەن. ئەوەی کە من لە ڕاستیە بینیم دوو سەرنجی سەرەکیم بۆ دروست لە ئەو مقابلەی کە ئێوارە بەرچاوم کەوت کە لە ڕووی یاساییەوە هەندێک ئیشکالاتی تێدایە ئەو مەسەلەیە و لە ڕووی سەحافەشە و کاری بڵین میدیایی من وا دەزانم کە کەناڵی ڕوودا و لەگەڵەوە کە کەناڵێکی گەورەیە و سمعەیەکی گەورەی هەیەەوە هەنگاوی زۆر شەقاوی زۆر گەورەی بە حرەکەی ڕاگەاندن لە هەرێمی کوردستانە یاوە. بەڵام بە تەسەوەری من کەناڵی میدیایی ڕوودا و هەڵێکی گەورەی کرد بە عرضکردنی ئەو حاڵەتە و گەڕینەوە سەر
چەند شقاوێک بۆ دواوە گەڕینەوە پاش ئەوەیەوە ئەو هەنگاوانە من بەجی هێشت بوو فتەیەک بوو کە مەسەری هێنانە سەر شاشی تەلەڤیزیۆنی متهمەکان و باسکردنیان و تەشیرکردن بەلایەنی سیاسی و بە ئینتیماعاتی سیاسی و کەسانە فتەیەک بوو بەجێمان هێشت بوو ئێستا بۆ نمونە لە منتیقی سلێمانیە لە ساڵی پارەوە لە سەرڵدانی داعشەوە تاوکو ئێستا کە چەندین جار وەجەباتی خەڵک گیراون بە تۆمەتی جیاجیا بە تۆمەتی دروستکردنی تەوژمی تۆندڕە و بە تۆمەتی داعش ئەندامانی حیزبی ئیسلامیەکانی تێدا بوو لە ئاسایشی ئێرە نەمان بیستوکە باسدەوە بکرێت کە ئەمانە ئەندامی حیزبێکی دیاریکراوە چونکە دەکرێت لە حیزبێکی ئیسلامیە کەسێکی سەرڕۆی تێدا بێ مەسەن کارێکی سەر بەخۆی خۆی بکە دەکرێت لە هەر حیزبێکە کەسێک هەڵبکەوە کە گوناهێ بکە کە تا مخالفێکی یاسایی بکە ئەوە سروشتیە چونکە بە شەر تەبعی وایە بەڵام مەرج نییە ئەو کەسێکە و ئەندامی حیزبێکی دیاریکراوە کە کارێکە کای خۆ تۆمەتبارێکرێت بە ئیشێک حیزبەکەی تیاری کردبێت و تەوژمی کردبێت و بەنامەجی بۆ دانەبێ ئەو کارێک کردبێت تاکو تۆ بیت تصفیح حساباتی سیاسی لەسەر ئەساسی مەلەفێکی یاسایی لەناو محکەمەیە بیخیتە دەرەوە بۆیە من وا دەزانم خەلەلی هەرە گەورە لە ئەو مۆزوعی ئەم ئێواردەم بەرچاوم کە دووشت بوو یەکەمیان لە ڕووی یاساییەوە وا دەزانم یعنی هێنانی متهمێک کە هێشتا لە قۆناغی لێکۆڕینەوەدایە لە قۆناغی لە کۆڕینەوەژە قاعدەی یاسایی هەیە دەڵێ المتهم بەری حتا تثبت ئیدانەته متهم بێگوناهە هەتا ئەو لەحزەی کە قەراری محکەمە دەرەچێت بە ئیدانەکردنی ئەو کەسە دادگای لێکۆڕینەوەش دادگای بڕیار نییە لە ڕاستە دادگای کۆکردنەوەی ئەدیلەیە بۆیە دادگای لێکۆڕینەوە لە بنەڕەتا بڕیار لەسەرەوە نادات کە ئەو کەسای لە بەردەستیایەتی تاوانبار نییە لە بنەڕەتا متهم لە سەرەتای لێکۆڕینەوە لەگەڵی هەتاکو ئەو کاتێک کە لە قۆناغی لێکۆڕینەوە ئیحالێک لە بەوردەم دادگای مختص تایبەتمەند کە دادگای جینایەت دادگای کەتنا ئەو کەسە پێدەوترێت تۆمەتبار بینەوەتە تاوانبار ئێوارە لەسەر شاشەکە بە گەوری نووساوە تاوانباری داوان پێدانانی تاوانبار فلانە کەسی کوڕی فلانە کەس کە ئەمە مخالفەیەکی یاسایی من پرسیار دەکەم لە بەڕێز کاناڵی ڕوودا و بڵم ئایا تۆ مستشاری یاسایی نێ پێت پرسیاری لە بکەی کە ئایا دانانی ئەم ڕستەیە لە پاڵ متهمێکی ئاواییە ڕەوایە یاخود ڕەوانێ لە ڕاستیە ئەمە یەک دووهەمیان هێنانی کەسێکی متهم لەناو ئەرشیفی دادگاوە لەناو دۆسی دادگاوە کە هێشتا لە قۆناغی لێکۆڕینەوەیە بۆ بەردەم کەناڵی ڕاگەیاندن و پیشاندانی ئەم ڕیسالەیە بە خەرچی لە ڕووی سیاسیە و لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سومعی کۆمەڵایەتی ئەو ئینسان و عایلەکەی بنەماڵەکەی حیزبەکەی ئەو کەسانی بە دەوری ئەو ئینسانەدان ئەگەر سبێنە ئەم کەسە دەرچوو کە ئەمسانە بێگوناهە قەراری محکەمە دەرچوو کە ئەمسانە بێگوناهە ئەم سومعە لە دەستچووەی ئەم عمرە دەستچووەی ئەم زیانە گەوری کە لەم ئینسانەکە بۆ کوێ لە پای چی تۆ ئەم کارە بۆ دەکەی لە ڕاستیە من وا دەزانم ئەمە هەڵەیە با من تەفسیری سیاسی بۆ نەکەم بڵم مەسەرەن ئەمە تەسویح حساباتی سیاسیە و ئەمە مەسەرەن لە بەرەنجامی بوونی ئەزمێکی سیاسی ئەم مەسەلەیە دروست بۆ ئەو مەسەیلانە بەڵام وا دەزانم لە ڕووی یاساییەوە ئەمە کێشەی گەورەی هەیە دووەمیان لە ڕووی ڕاگەیاندنەوە وا دەزانم کەناڵی میدیایی دەبێت زۆر بەرپرسانە مامەڵەگەڵ زۆر باش ئەوەی کە کۆمەڵی ئیسلامی ڕایگەاند و ئەوان ئەوەی کە پەیوەندی بە کادیرەکانی خۆیانەوە نەک ئەو تۆمەتباری کە ئەمڕۆ بڵاوکراتەوە باز دەکەن ئەوان کادیرەکانی خۆیان ئەو تۆمەتانە ڕەت دەکەنەوە یعنی سەبارەت بە ناوێنانی کۆمەڵی ئیسلامی بەر لەوێ سە بۆ نمونە سعدی مستەفا کارگەری مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیە سەرەر عوسمان ئەندامی مەسەرەن سکراتێر خرای قوتابیانی کوردستانە ینی ناوێنیان لە ڕاگەندراوی ئاسایشدا ئەمە تەشیرێکی ڕاستەخۆنی بە کۆمەڵی ئیسلامی بەتەکید ینی من ئەسڵ قسە لەسەر متهمێکم کە ڕاگەاندنەکە دەڵێ دانی ناوە بەتاوانەکەیە چ جای کەسێک کە ئەوان ئەگەن لە مۆزوعەکە نییە يعني دانی خبرێک لەلایەن متهمێکەوە باسکردنی بۆ نمونە کەسێکی داریکاو دەکرێت دەڵێ بەکر حەمەسدیقیشم لەگەڵ بوو خۆ بوونی ئەو کەلیمە لەسەرەوەی کە بەکر حەمەسدیقم لەگەڵا بوو ئەگەر تعزیز نەکرێ ئەم قسەیە بە شاهادەیەکی دیکە بە بەڵگەیەکا بە قەرینەیەکی دیکە یا بە ئیعترافی خۆم کە من بەکر حەمەسدیقم ئەوە قسەی ئەو شخصە نایبێتە بەڵگە لەسەر من چ جای ئەوەی کە تۆ دابنیشی حیزبەکەشی تۆمەتبارکە حیزبی کۆمەڵی ئیسلامی حیزبەکە قورسایی خۆی هەیە ئیجازەی قانونی هەیە قورسایی لە هەولێرە هەیە حیزبێکی سیاسی وارسی کاری دەسەڵاتی سیاسی خۆی دەکات لە هەرێمەکەیە و حیزبێکی تیرۆریست نییە کاکە تۆ دانیشی ئەم ئیحائی بە خەڵک دوو زەرری گەورەیەکە یەکەمان خۆ زەرەکەی کە حیزبێکی گەورە کە ئەویش ئەوەیە تۆسبێنە ئەم هێزە سیاسیە ئیسلامیە کە ڕازیە بە مشارەکەی سیاسی بە عملی سیاسی سبێنە بە خودی خۆڕایی دەکەی بە هێزێکی تیرۆریست یا پاڵپشت بۆ هێزی تیرۆریست کە خۆت زەرەکەی لە پاڵەمایە ئەی سبێنە کە ئاژویتەوە لەگەڵیشی لەگەڵاڵی لە ڕاستی ئەمە کاری دواتە گرە مولای بەڕێز کاک دانەگەر بێ مولای بەڕێز سەرنجی بەڕێز لەسەر ئەو کەیسەتیەوە بە تایبەت ئەو تۆمارە ڤیدیۆیی کە ئەمڕۆ بڵاوکراوە چ خوێندنەوەیکی یاساییت بۆی هەیە بەناوی خوا گەورە و میهرەبان سوپاس بۆ دەرفەتە ڕێز و حورمەتم بۆ مامۆستای بەڕێزمان بەکر حەمەسدیق من قسە یاساییەکانم دووپاتی قسەکانی ئەو دەکەمەوە و وێڕایەوە سەرنجە زیادانم هەیە لەسەر کۆی پرۆسەکە چونکە لە سەرەتاوە ئاگاداری پرۆسەکە بوو من ئەمڕۆ جارێکی تر دووپاتی ئیدانەی خۆم کردەوە لە میدیای ڕووداوە کە بڵێم ئێمە بە تەواویمانە و هەمووکو وڵاتیانی کوردستان هەمووکو لایەنی سیاسی ئیدانەی
هەر تەجاوزێک بۆ سەر میدیا و ڕای ئازاد و دەستگای میدیایی و ئیعلامی و بۆ هەر هاوڵاتی شێرێمی کوردستان چونکە تەجاوزی ئەمنی ئەمە کارەساتێکی گەورەیە هەم تاوانێکە لە ڕووی یاساییەوە تاوانێکە لە بنەما شەرعیەکانە و تەنانەت بەرژەوەندیەکیش تحقیق ناکانی من پێم سەیرێنی تۆ پێت وابێ بە دروستکردنی پشێوی و تێکدانی باری ئەمنی هاوڵاتیان بتوانیت تۆ بەرژەوەندیەک تحقیق بکەی مەگەر طبعاً ینی کەسێک بازارێکی ئاڵۆزی بێ پێم وایە ئێستا زۆربەی هەم وەکولانی سیاسی وەکو تاجی کوردیش حەزیان بۆ بازاڕە نییە. خاڵی دووهەم ئەم دۆسیەکە طبعاً ڕۆژانێکی کەمی خایاندووە هەتا ئێستا هەفتەیەکی بەسەرا نەگەڕاوەتەوە چونکە ئەم پرسە پێم وایە کە پەلەکردنێکی زۆری تیاکراوە بە تایبەت لە ڕووی ئەوە کە سزادانێکی معنەوی تیابوو بۆ کەسە دەستگیر کراوەکان ئەمە قسەکەی مانایەوە نییە کە ڕەوتی دادگاییەکە بە شێوەیەکی یاسایی پەلێتیا کراوە باوەڕمە بە شێوە ئەمنیەکەی زیاتر پەلێتیا کراوە کە لایانی پەیوەندیدار لایانی خەسم کە دەستگا ئەمنیەکانن کە پێیان وایە ئەرکی ئەوان پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیانە بە هەردوو جۆرە یاساکەشیانەوە یاسای دەستگاکە وەکو دەستگای ئاسایش یاسای ئەنجومەنی ئاسایش کە یاسایەکی تری هەیە تەمەن هەردوو دەستگاکە دەقێکی تیانی عیبارەتی کتابێک بەگرتن و شوێنی بەندیخانیان هەبێ ئەوە دەقێکی یاسایی زۆر ڕوونە بەڵام ئەمان ممارەسەیەکی زۆر دەسەڵاتەکانیان زۆر فراوانترە ئەوان کاتێ هاتوون مامەڵە بکەن مامەڵەیەکی یاسایی و دروستیان نەکرد لە ڕوونکردنەوەی یەکەم کە لە ڕۆژی سێشەمە بڵاو بۆ ناوی بکەری هەر کەسێکە و چۆنە و چیە و سیفەتی ئەوە بەو شێوە کە وەکو دانپیانارن ناوی هاتووە وەکو معتەریف ناوی هاتووە پاشان وەکو ئەوەی کە عەلاقەیەکی سەبەبی ببینەوە لە بینی دانپێنارەری تاوانەکە لەگەڵ کاک سەعدی کە ئەندامی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ کاک سەرهەد کە بۆ شەوی داهات و دەستگیر کراوە ئەوە بۆ خۆی لێرەوە تەجاوزەکان وردە دەستی پێکرد کە دەستگا ئەمنیەکان بە چەند عیبارەتێکی کەم دەتوانن لایانی سیاسی ئیستیهداف بکەن و بە تایبەت کاتێ پۆست و مەکانەتی حیزبی ئەو کەسانە دەستنیشانەکان ئەم اعترافەی کە هەیە هەر چۆن بێ ئێمە هیوادارین بەڕاستی هەر دەستگایکی ئەمنی ئاوا جددی بن لە دۆزینەوەیەوە تەنانەت ئێستا لەناو شاریعا قسەیەکە ئەویژەوەی ئەڵێن هەر تاوانێک کرا ئەگەر تاوانەکە دیوەکی سیاسی هەبوو ئەوە زوو بکەرانی تاوانەکە دۆزرێتەوە ئەوانی دیکە هیچ نین هەر دەڕواوی تر کۆنە بێ و هەواڵێکە لە ناو میدیەکان دێت و دەچێ و نەبێ خولاسە ئەنجامی نابێ بە تایبەت ئەگەر لایەنێک ئەوەی بکەری تاوانەکە حیزبێک بێکە بەهێز بێ لە هاوکێشەکان ئەوەی کە لێرا بینیمان ئێمە ئەم جۆرەی اعترافی کە هەیە سەنگی یاسایی چییە من حەز دەکەم لێرەوە بزانین لێرە چونکە خەڵکێک پێیان وایە کە بەڵێ پێویست بوو ئەو کەسێک کە بگەریم تاوانێ مادەم دانی پێدا نابێ بەو شێوە ئەم اعترافی کە لەوێ هاتووە جەنابی مامۆستا باسی کرد کە لە ڕووی یاساییەوە بە هاکەی کاتێک سنگ و کێشی قانونیە بێ کە معەزز بێ بە کۆمەڵی ئەدیلەی تر کە لێرەدا ڕوودا و لەم اعترافا کە لە زمانی ئاسایشیە و لێرە و گێڕایەوە دەویست ئەو بەڵگانە بدۆزێتەوە کە بریتێ لەو گرتە ڤیدۆیانە طبعاً گرتە ڤیدۆیەکان هیچیانی قەناتەکە خۆی نییە هەندێکیان ملەوەنن هەندێکیان بە شێوەیەکن کە بکەری تاوانەکە دیاریکراو نییە و نازانین ئایا ئەوە چۆنە چییە لە حاڵەکە قەناتەکە بۆ خۆی چەندین کامێرەی شاراوە و پەنهان و ئاشکرا و دیاریکراوی هەیە کە نەیتوانیەوە یاخود نانویست و ئەوە ئەوە پرسیاری ئێمەشێنی بۆچی ئەو قەناتە خۆی کە کراوە بە بەشێک لە ململانەکە بۆچی ئەویش بۆ نایەتە ناو پرسەکەەوە بە شێوەیەکی میهەنی بەڕاستی قسەیەکی دروست بکە بۆ خزمەتی و دەوڵەمەندکردنی دۆسەکە نقطەیەکی ترکە لێرا گرفتێکی گەورەیە بەڕاستی تەواوی دیمەنەکانی کە ئاشکرا کراوە ناوهێنانەوەی کاک سەعدی و وەکو عەقڵی ئیشەکە چونکە ئەو تۆمەتبارە دەڵێ بەڵێ ڕاهێنانمان پێکراوە و تەلەفۆنم بۆ کراوە بۆ شێوە تەواوی ئەو دیمەنانی کە ئەوتی تێک دەگیرێت لەگەڵ وتەکانی دادوەری لە کۆڵینەوە ئاسایشی هەولێر چۆن تێک دەگیرێت ڕۆژی پێنجشەممە سەعات 12 و دادوەری لە کۆڵینەوە ئاسایشی هەولێر بەڕێزیان پاژەوەی هەرسێکیان ئامادە دەکا بۆ وەرگرتی وتەکانیان کە پێویست بوو لە ماوەی 24 ساعتە ئامادەیان بکە و تۆ لە ماوەی 24 ساعتە تەقریر مەسیری ئەم تۆمەتبارانە بکەی بەڕاستی ئەویان نەکرد دوای ئەو ماوە زۆری چەند ڕۆژەکە طبعاً ڕفێنراون بۆ زانیاریتان ئەمانە نەدەستگیر کراون نە ئەمری قەبزیان هەبوو بەلایەن کەسی مەدەنیشەوە بووە لەلایەن کەسێکی واتاوانی کە پێیان دەوترێ ئاسایشی مەدەنیە هەر چۆرێک ئەمانە کە هاتوونەتە بەردەستی دادوەر پاژەوەی ئاراستەی تۆمەتەکانی بۆ کراوە ئەو ئیفادەکانی خۆی وتۆ بەشێک لەو ئیفادانەی وتووە کە لە ئەمشەو لە تەلەڤیزیۆن بینیمان بەڵام دادوەر پاژەوەی کە پێویستە وەکو لایەنە یاساییەکەی وەکو ڕەوانشناسی وەکو علمی ئیجرامی تاوانکاری تاوانبار و تاوانکار زۆر پرسیاری ئاڕاستە کردو تەنان بەم عیبارەتانی باشە تۆ بۆچی درۆکەی لە بەرامبەری و باشە تۆ بۆ نمونە چۆن توانی لەگەڵ کاک سەعدی یەک بگرن چۆن پەیوەندی پێوە کردی وتی بە تەلەفۆنی کۆڕک
ئەیوتی باشە تۆ بۆچی درۆ دەکەی خۆ من هەموو تەواوی ژمارەکانی پەیوەندیکردم ڕاکێشاوە لە ماوەی ئەو مودەی کە تۆ باسیەکەی نە تۆ پەیوەندی بۆ ژمارەوە کردووە نە ئەو پەیوەندی بە تۆ کردووە باشە تۆ باوەڕت بەوە نییە کە ئەمڕۆ دنیا سبەینە قیامەتان باشە تۆ بە زمانی بە ڕۆژەوە بۆچی درۆ هەڵەبەستی بۆ خەڵک بۆیە لەوێدا دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر ئەو بە عیبارەتێکی صحیح بە وەصریح بە حضوری دوو پارێزەری ئێمە لەوێ ئامادە بوون ئەم عیبارەتەی وتووە من یەقینم وایە ئەوە قسەی ئەوە ئەو لایەنێکی خەصم نییە و لایەنێکی بێلایەنەوە ئەو بەڕاستی دەتوانین لەسەر ئەنجومەن دادوەری حساب بکەین و قسەکانی اعتیباری هەیە وتی لە 98 ئەو تۆمەتە ڕەت دەکەمەوە لەسەر هەردوو کەسایەتی بەڵام لە 102 ماوە ناچارم مادەم مادەی تەوجیهی تۆمەتەکەی بە قانونی ڕابە بە کەفاەتیش بەرنابن بەڵام باوەڕم وایە کە ئەوان بەڕاستی بۆ شێو بۆیە تێگیرانێکە تێگیرانی سێهم حەزەکەم ئەوە ئاشکرا بکەم تێگیرانی سێهەمی خودی ئەم اعترافانی کە هاتووە ئەو کە باسی نارنجۆکە کاو هەرچیەکە و خۆی زانێت چی کردەوە چۆن بووە بەڵام لەگەڵ لێدوانی مدیری گشتی تۆڕی میدیای ڕووداو جەنابی کاگاکۆ لەگەڵ کاریێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کە پێرە پێکەوە تەلەفۆنیان کردو تێک دەگیرێ بەڕێوەبەری تۆڕی میدیای ڕووداوەڵێ ئەوەی کە دانراوە تەقەمەنیە نارنجۆک نییە گرتەیەکی ڤیددیۆی دیکە هەیە کە فیشک بە شوێنی سایارەکەوەی بۆ شێوە کەواتە ئەمانە هەمووی وا دەکاتەوە ئێمە گومانێکی زۆر بکەین لە ڕەوتی دادگایکردن ڕەوتی کۆکردنەوەی بەڵگەکان و تەسەڕوع نەکردنی لە تۆمەت بەخشینەوە و ناوهێنان و بەو شێوە ئەم شبرزەی ئێم باوەڕموانێت لە لایەنێکی سیاسیەوە هەبێ خۆ من پرسێکی کۆنیشە بۆ زانێریتان ئەگەر خەڵکانی تریان بە دۆسی ئەخلاقەکانەوە کردبێ ساڵانێکی زۆرە دۆسەی ئێرهاب زۆر حازر بووە بە تیرۆر ئەم لەم 2006 یاساشی هەبووە لە پێشەوە یاساوشت نەبووە هەرکییان ویستۆ گرتویانەوە و ئیهانە کراوە و ماوەکی زۆر ماوە تۆ جایان مردووە بە مردووی لە ئاسایشەکانی ناوتەر یایتر بە زیندوی هاتۆتە دەرەوە دوای ئەوەی کەیتر ئیمزای لێوەرگیراوە و ئیهانەکراوە و خۆی و خانەوادەوی بۆ شێوە باوەڕم وایە ئەم دۆسیانە بە ڕێژان ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکایە لە دەوروبەری لە ململانەکانی لە ئایندەی هیچی خزمەت ناکا بۆ شێوە ئێمە تەنانەت من ئاخر قسە بڵێم زۆر پێم سەیر بوو لە ناو ڕۆتی لە کۆلینەوە هەر نابوو ناوی تۆمەتبارەکان بڵێ کێ ناڵێ بۆ منەوە تۆمەتبارانەی کە هەیە باندێکی گەورە لە ناو دەرەوە هەرێمی کوردستان ئێستا خۆ باندان هەمویان ون بوون کاکە ئێستاوە تۆ ناوی بکارەکانی سەرەکی ئاشکرا کرد یعنی هەر بۆ ڕوتی لێکۆڵینەوەی خۆیان ئەگەر مەبەستیان نیە لایەنێکی سیاسی دیاریکرا و تەوجیهی تۆمەت بکەن و تەشیری پێ بکەن بۆچی ناوی ئەم تۆمەتبارانێن و با بەنهێنی بیان هێشتواتەوە هەتا ماوەیەکی باش دەتوانین ئێمە کۆی تۆ لەسەر و ڤیدیۆ بڵاوکردنەوەی دامپیانە بە کورتی چییە؟ من ئەوە بەگشتی ئەوە ئاراستەم کردی کە وێ ڕای قسەکانی جەنابی مامۆستا لە ڕووی یاساییەوە ئەمە ئیشکالێکی گەورەیە بەڵگەکان لێرەدا کە ڕوون کرابەوە تەنها شتی ڤیدیۆیی بوو کەم ڤیدیۆیانە هیچی ناتوانن بەڕاستی پشتیوانی ئەوە بکەن کەم اعترافێکی خاوەن قیبەیەکی قانونی و بەهێزە و دەتوانین وەکو دلیل ئێمە بەهێزی بکەین خاڵێکی تر تێک دەگیرێت لەگەڵ وتەی بەڕێوەبەری کەناڵەکە خۆی پاشان ئەو دیمەنە ڤیدیۆیانە هیچیان دیمەنی ڕووداونین تەنادی شیرینی دوکانی شیرینی و گەڕک و ماڵەکان بۆ شێوە ئەمە حاڵتێکی سلبێت تێک دەگیرێت لەگەڵ خودی وتەکانی بەڕێز دادوەری لە کۆڵینەوەی یاسایشی هەولێر باوەڕمان وایە قیمەتێکی یاسایی بەکەرگە بێم و لای بەڕێزت ئیزافی قسەکانی برێ بەڕێزم مامۆستادارە لە ڕاستیا ینی مەسەلەی عرضکردنی ئەو شەخصە ئەو متهمە و تۆمەتبارە کە ئەوە ناوێن ناوە تاوانبار لە داهاتوە محکەم هەر بڕیارێک بارە سەری بیکا بە تاوانبار حکومی باە ئیفرادیکە ئەوە بڕیارەکە بۆ دادگایە بەڵام عرضکردنی ئەو شخصە وکو تۆمەت تاوانبارێک و پیشاندانێکەوە ئەمە اعترافی کردووە و اعترافەکەشی لەسەر دوو ئەندامی کۆمەڵی ئیسلامیش کردووە حاڵەتێکی دەرونی بۆ حتا بۆ قازی دروستەکە بۆ دادوەر دروستەکە کە نسبێن نتوانێت بە ئازادی بڕیار لەسەر شتەکە بە زۆر جار دەبینی کە هەندێک جار قازیش بە شەرەوەکو من و تۆ هەر کەسێکی دیکە یعنی بەڵام بەشایەتی هەموو لایەک بەشایەتی پارێزەرانی بەڕێزی کۆمەڵی ئیسلامی ئەو دادوەری ئاسایشە بە ئەو پڕیمی هەنێتەوە مامەڵی لەگەڵ شتەکە کردووە من حەزەکەم هاوڵاتی هەرێمی کوردستان بە هەموو معنایەک سیخ و متوانی بە قازی هەرێمی کوردستان هەبێ بە دادوەرەکانی هەرێمی کوردستان هەبێ تەشکیک لە نەزاهەتیان نەکا باشە چونکە ئێمە تەنها حەلێک لە بەدەستمانە ما بێ بۆ حەلکردنی کێشەکانمان بۆ ئەم مەسائلانە دادوەر بەڕێزەکانن تۆ ئەگەر ئیتیامی دادوەرەکانیشکەی بە هەر سیغەیەک لە سیغەکان لەبەری کەم لە حەزێکت هەیە لەسەری باش نییە واتە دەکەوت فعلەن ئێستاکەمە دادوەرێکە دادوەری ئاسایشە بە بۆ پەرلەمانی مامەڵی لەگەڵ شتەکە کردووە ئەمە کارێکی باشە بەڵام دەرخستنی ئەم شخصە بەم سیغەیە و تۆمەت تاوانبارە سبێنە نەقازی دادوەری لێکۆڵینەوە نە دادگای مختص ئەو دادگای کە سەیری ئەم قەزیە دەکات لەژێر باری ئەو حملە ڕاگەیاندنە گەورەی کە هەیە ناتوانێت ئازاد بێت چونکە بەشەر وەکو من و تۆ گۆشت و خوێنە ئیحساسە شعوری هەیە هەست دەکات کە زەختێکی گەورەی لەسەرە
کەناڵی ڕاگەاندن نابێت ئەو دەورە ببینە، ئەو دەورە سلبێ بینە لەسەر محکەمە، لەسەر قەزیەکانی دیکەش، قەزەی مناڵڕوونەکانی هەڵەبجە، قەزەی دیکان مەسایلەکانی دیکەی کەیسی ئێرهابی دیکە کە خەڵکی دیکە گیراون. کەناڵی ڕاگەاندن ئەوەنە بە شێوازێکی سەیر و بە شێوازێکی پڕ لە گوشار و پڕ لە حاڵەتی دەرونیت قسە لەسەر شتەکانەکە دادوەر ناتوانێت ئازاد بێت لە برەکانی. سەبارەت بە ئەو ڤیدیۆیانی سەبارەت بە کوالێتیەکەی سەرنجی تۆ و یاسایەک چی؟ من ێوارە بەوردی سەیری اعترافەکانم کرد بەوردی وە سەیری گرتە ڤیدیۆەکان گرتە ڤیدیۆەکان وازەح نین لە ڕاستیە ئەوە ئەگەر کەناڵی بڵین ڕێزی ڕوودا خۆی گرتبێتی یان لە هەر کەناڵی هاوڵاتیانی دیکە گرتبێتیان ڕاستی وێنەکان ڕوون نین ئاشکرانی لە ڕاستی دەموچاو مەلامی ڕوخساری ئینسانەکە دیارنی کە چێە کەسێک ئەچێ پشتێک لە ژێر سیارەکەدانە علاگەیە کە شتێکە دایانێ دوایەوە حاڵەتی تەقینەوەکە دیار نییە شخصەکەم ڕوخساری دیارنی کە چێە بەڵام ئەگەر ئەو وێنە ڕوخسارە بێنن تۆ بگرن یا من بگرن لە ژێرباری هەر جۆرە ئەشکەنجەیەکە هەر قسێک لەگەڵا بکەن لەوانەیە ڕوبەم اعترافکەی بڵێ من بمە کارم کردووە ئەمە میزداقیەتی جیهاتی ئەمنی ئێمە ئەخاتە ژێر پرسیارەوە لە ڕاستیە نابێت دەستگای ئەسایش بەم شێوازە تەعامل لەگەڵ متهەما بکە بابەتی بێڵە بۆ قەزا میهنەتی خۆی هەیە پرسیاری لێ بکە لەژێر ڕۆشنایی ئەو ئەدیلانی کە هەیە ئەگەر ئەوەی کاکدەنا باسی کرد کەناڵی ڕوودا و کە مەسەرەن تەقینەوەکەی لە بەردەمدا ڕوویداوە تاوی بەڵگەکان خاتە ڕوو بۆ کەناڵی ڕوودا حەقی خۆیەتی کە هەر ئیتیهام پەنجی ئیتیهام بۆ هەر کەسێک ڕاپێشێ بڵێ مەسەر من بەڵگەم پێیە فڵانە کەسی ئەندامی فڵانە کەس ئەو کاری کردو بەڵام حەقی نییە تەشیر بەو حیزب بکات تەشیر حتا بۆ متهمەشکایە بەڵام سەبارەت بۆچی تاویستە بڵاو نەکردنەوەیان ینی پێ دوای بڵاوکردنەوەیان خزمەتێکی باشە بۆ مەسەرەن دانی بە دادگا بۆی کە سوودیان لێ ببێت ئەوە ڕێگەی ڕاستەقینی تەبیعی سروشتی خۆی ئەوەیە کە ئەم بەڵگانە بدرێ بە دادگا بدرێ بە داواکاری گشتی بدرێ بە دادگا بۆی کە عرض بکرێت بۆ خزمەتکردنی کەیسەکە چونکە بەڕاستی ئەندامی کۆمەڵی ئیسلامیش حیزبی کۆمەڵی ئیسلامیش یاخوا هاوڵاتی ئاسایش حەقی خۆی پرسیارکە کە ئایا دادگایکردنی کەسێکی متهم بە قەزیکی ئاوە خەتەرناک کە سەرچاوی هەڕەشێ بۆ هەموو هەرێمی کوردستان کەسێک ئەزاد بکە تەقینەوە لە بەردەم کەناڵی ڕووداوە بکە سبەی لە بەردەم کەناڵەکەی تۆش دەیکا لە بەردەم کەناڵێکی دیکەش دەیکا ئەمە کەسێکی حساس و ترسناکە ئەم کەیسە لە هەرێمی کوردستانە ئێستا قانونێک حکومی تاداکە نا عەفو شمولیەکە نا ئیفرادی شەرتی شمولیەکە نا کەفالەت شمولیەکە هیچ شمولیاکە یان حکومە بە تەواوەتی یان ئیفراد بە تەواوەتی لەبەرەوە کەسێکی حساسە لە بەردەم کەسێکی ئاواهیدا بە بڕای من هەتا بەڵگەکان ڕوونتر بن زیاتر یەکلاکەرەوە بن باشتر بۆ خزمەتی ئەو بەڵگانەی کە تۆ بینی دەمێوارە بە بڕای من یەکلاکەرەوە نین نەخێر ئەوانەی کە هەن نازانم شتێکی کە لە ئەوراکە هەبێ بەڵام ئەو اعترافە کافی نییە چۆ اعترافە ئەبێ پاڵپشتی بکرێ بە باعترافی دوو کەسەکەی دیکە کە ئەندامی کۆمەڵی ئیسلامی کە ئایا ئەوان ڕاستە ئەو تەصدیقی ئەو شتەکەنیاننا و ئایا ئەو مکالمە تەلەفۆنیانی کە ئەو باسی دەکات بۆیان نەبووە ئەمە ئیجراعاتێکی تحقیقی و کاتی ئەوێ و پێویستە تەن آخر کەس کە قسە لەسەر مەوزوعەکە کەناڵەکانی ڕاگەاندن لە ڕاستە چونکە ئەمە ئیشێکی میهەنیە پەیوەندی بە ئیشی قازی و تحقیقەوەی نابێت کەناڵ ڕاگەاندن قسە لەسەر مەوزوعەکە. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕینەوە لای ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. شانازیەکی گەورە لە بواری تەکنەلۆژیادا مۆبایلی ئەسێ مۆبایلێکی کوردی و بۆردێکی تایبەتی لە وڵاتی تایوان و شاشەیەکی زۆر تایبەت لەلایەن وڵاتی یابانەوە بۆ دروستکراوە و کواڵەتی کامێرەکەی لەلایەن کۆمپانیای بەناوبانگی سۆنیەوە بۆ کراوە وکردنەوەی مۆبایلەکە لەلایەن سکانی پەنجەمۆری خاوەنەوە ئیش دەکات. مۆبایلی ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویست کاکدان ئەگەر بێمەوە لە بەڕێز سەبارەت بەوەی کە ئەم تۆمەتبارە ئەو باسی دوو
ناوی دوو مەسەرەن نامەکەی کۆمەڵی هێناوەتەوە کە ڕاهێنانیان پێکردووە و ئەوانە هیچ بەڵگەیەکی یاسایی هەیە بۆ قسەکانی ئەو تۆمەتبارە؟ ناخۆ من طبعا لێرە باسمان کرد ئاماژەمان پێدا بە خێرایی ئەو کۆی ئەو اعترافانەی ئەم بکەری خۆی بە بکەری سەرەکی تاوانە کازانی من حەز دەکەم لەوە دووپاتی کەمەوە ئەمە بەرگری نییە بچێتە خانەی بەرگری و بەرگری لە کەسێکە کە بکەری تاوانە ئەم لەم قۆناغەدا هێشتا هەر تۆمەتبار زەماناتی هەیە حقوقی هەیە حەقی دیفاع حەقێکی مقدسە ینی ئەمە بابەتی خۆیەتی و خۆی توانێ وەڵام باتەوە بەرگری کارەکانی بەتا بەگە پارێزەری ئێمە باسی ئەو کەسە دەکەین کە پێی دەوترێ و کەسانەمان کە بە ناوی کۆمەڵی ئیسلامیەوە بوون خۆ نەوتراوە سەعدیەکمان هەیە و بۆ خۆ کەسێکە و ڕۆیشتوتەوە باسی ئەوە دەکەم کە خودی لایەنی سیاسی و پێگە حیزبیەکانیان باس کراوە ئەمە کارەساتە تۆ تەجاوز بکەیت لەسەر لایەنێکی سیاسی تەنان دەمە تەبریەکردیەوە نییە کە لە میدیایەک باس کرا بوو کە هەموو ئەندامانی کۆمەڵ فریشتن و تەمعن تاوان ناکەنەوە تۆ ناتوانانی دێرەوە حکمی پێشوەقت بۆ کەس دەربکەی و پێ دوابێ کەس ئیتر هەتا هەروە بێ لەسەر یەک بارە و یەک حاڵەتی هەیە بەو شێوە نەخێر ینی بدڵام زۆر باشەکەمە سەرەوە بوو ئایا سەبۆن و من تۆمەتبارێکم دەڵم کاکدانە لەگەڵ من تاوانەکەی ئەنجامدەوە کافیە بەسە لە ڕووی یاساییەوە ناخۆی شتێکی پێوترێ نەزەری ئیشتیراکێنێ عملی ئیشتیراک لە جەریمە بابەتێکی ترەوە تەکیفی خۆی هەیە لەگەڵ عەقلی ئیشەکە ینی پێم وایە لە ناو اعترافەکە ئەم برادەرە دەیویست ئەوە بسەلمێنێەوە ئەوە تۆخ بکاتەوە کە عەقلی ئیشەکە بریتین لە سەعدی و ئەم مونەفیزە ینی ئەم جێبەجێکاری ئەوەیەوە چۆتەوە بۆ ماڵی خۆیان و بە ئاسانی دانیشتەوە بۆ بشێ ئەم باوەڕم وایە ئەمە دروست نییە و ئەمە ویستێتی علاقەیەکی سەبەبی لە نێوان خۆی لەگەڵ خودی سەعدی بدۆزێتەوە بۆی دوای جار ئیتیهامیان بکە و حیزبە سیاسیەکان کە ئەمانە کادری حیزبین و ئەندامی حیزبەکان لەو شوێنە و لە هەولێرە بۆ خۆتە زانی ئێستا کۆمەڵی ئیسلامی ڕەقەمێکە و بەداخەوە ئێستا کۆمەڵی ئیسلامی باجی کۆمەڵی مووقفی یاسایی خۆشیێدا کە لە پێشترە بەداخەوە بە ناوی سەروەری یاساوە قبولی ئەوەی کردووە کە یاسا ملکەت چی بکرێ بۆ هەموو لایەک بۆ جێبەجێ بکرێ بەڵامەوە ئەنجامەکەی بوو و بەداخەوە باوەڕمان وایە هەمووی دەچێتەوە خانەیەوە و زیاتر بێلایەنانە نیە و میهەنیانە و دەستگانە مامەڵیان نەکردەوە ژینامە بەرگرینەوە هیچ کەس بێگوناح نییە مانایەوە نیێتەوە باوەڕدوا بێ ئەم برادەرە بەم شێوەیە تا کاتێکی تر ئەم دوو کەسایەتی ئێمە بەتایبەت کەسایەتی کاک سەعدی بۆ خۆی جاری وایە تەحلیلی کەسایەتیش گرنگە ینی بۆ ئایا سابقەیەکی پێشتری هەیە نیەت ئێمە باوەڕمان وایە تا ئێستاشکە لەگەڵی بێ سابقەیەکی تاوانکاری تەنانەت مخالفەی مروریشی نییە تۆ ئێستا بێنی مەسەن هاوڵاتێک لە ماڵی خۆیان ئەمە دیمەنەکانیمان بینی بوو کە بیستوو کە چۆن دەستگیر کراوە ڕفێنراوە لە ماڵی خۆی تەنان نەک خۆی براکانیشی ئەمە حاڵتێکی سەلبیە کە هەبوو ئێستا ئەوەی کە هەیە ئەم باوەڕم وایە چۆن دەتوانانی ڕەواج بەم جۆرە ئەنجامە بی کە دەستگا ئەمنیەکان لە شاری هەولێرە بیانەوێ مەسەرەن بەم شێوەی بکەن ڕوودا بۆ بەشێک لە ململانێک کە ئەمە کارەساتە ئەو یەک بێڕکابەریە چێ نازام ڕقم یەکە چیدا و ئەو شعارێکە بۆ خۆیان دەڵێنەوە هەر کەس مافی خۆیەتی بۆ خۆی بڵێ بەڵام تۆ لێرەدا بێ بچیتە خانەی ململانێکی سیاسیەوە و ڕوبەڕووی لایەنێکی سیاسی بیتەوە کە تا ئێستاشی لەگەڵ بێ یاسای ژمارە سیانزەی حەڤەی ساڵی 1990 کە پێوترە قانونی ئەحزاب ماڵەوە بێ ئەو عیبارەتی تیانە بە هەموارەکانیشەوە کە ئەگەر حیزبێکی سیاسی تەجاوزی بەرامبەر بکرات چۆن مامەڵە بکە ئایا شەکوا لە کێ قەی دەکات چۆن لەگەڵ ئەو بەرامبەرەکەێت یعنی ئەچێتە جیهاتە قەزایەکانەوە ئێمە ڕۆژی دووەمی ڕووداوەکە سکاڵایەکمان تۆمار کرد مەدەنیەکە و جەزایەکەشمان حاضر بوو ئامادە نەبوون وەری بگرن تەناندی هانێکی زۆریان بە بریکارەکانی ئێمە کردبوو ئەمە تۆ ئاکا کە لە هەرێمی کوردستان تۆ هەر وەکو براپچووک تەماشا بکری و هەر کاتێک بیانەوێ وەکو ململانی سیاسی تۆمەتێکی حازت بەدەست هەیە یەکسەر ئیتیهامی بکەن بەو شێوە ئەگینامانەیەوە نیە تۆ ملکەت نەبی بۆ یاسا و ئەندامانی تۆ بەفرێکی بێپەڵەن و هەرگیز زۆر باشە بەڵام بۆتی مەسەرەن ئاسایشبەر لەوەی کە مەسەرەن هیچ بەڵگەیەک لەگەڵ وتەکانی تۆمەتبار بێت دووبارە ناوی ئەو دوو کادری کۆمەڵی ئیسلامی دەهێنرێتەوە پێ دوای ئامانجێکی سیاسی لە پشتەوەیە من بە دڵنیاییەوە بە دەلیلی دووسێشت یەکەمیانەوەیە باشە بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی چییە؟ بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی چ لەوەی کە تەقینەوە شفا بکە لە بەردەم قەناتێکی وایانی هەر قەناتەکە ماویشە خۆ نەبێ بێدەنگ بوو گەر بێدەنگی بکردا دەی و ڕەنگە کۆمەڵ بەرژەوەندی بێم قەناتە بێدەنگ بێ ئەمە لایەنێکی دیکەی ئەوەیە باشە دەقی ئەم اعترافانەی لەسەر ئەم نەفەرەکە لەسەر وەکو بکەری سەرەکی تاوانەکە کردوێتی باشە بۆ دانپێدانانیە ئەو هاوەڕیانەیە مەشدانە بەزیوە لەگەڵی خۆ ئەوانی دیکە هەمووی وا حاضر بوون جا طبعا زۆر جار هەموو هەوڵاتانی کوردستان نەزان بە ناوی یاسایەوە کە زۆر لەو اعترافانە دابەزین هەندێکیان دایانەوە مانای ئینتیحاری کردووە یان کێشەیەکی کۆمەڵایەتیە
یان نەفەرەکە بە دوای ئاگەڕین بەو شێوە ئەو جوابێکی حازرە خۆ دەزانی هەموو هاوڵاتیان لە گوێیانە ینی وەکو مەحفوظات لەبەریانە بۆ لەسەر ئەم دۆسەی یەک بکەری تاوان هەیە بۆ شێوە اعترافەکەی دابەزیەوە بۆ خودی ئەو کەسانش اعترافیان دانەبەزیەوە چونکە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوەی هەولێر هەر سێکیان وەکو تۆمەتبار ئامادە کرابوون وتەکانیان وەرگیراوە بۆچی لەوێدا وتەکانیان وەرنەگیراوە بتوان بەرگری لە خۆیان بکەن و دەرفەت بی بەو کەسانە بریکارەکانیان حاضر بێت. من ناتوانم بە هیچ شێوەیە باوەڕ بۆ بکەم کە گرتە ڤیدۆیەکە دروستە و دانپێنانەکان کەیفی خۆیانە چۆنە بەڵام پەیوەندیان لەگەڵ کەسایەتی هەردوو کادرەکەی کۆمەڵم باوەڕم وایە تەنها بریتە لە بە ئامانجگرتنی خودی کۆمەڵی ئیسلامی و هێما دروستکردن لەسەر چارەنووسی ئەم حیزبە و ئێستای و مەترسی دروستکردن لەسەر خودی ئیسلامیەکان ڕەنگە ئەمەش ئەڵلقەیەک بێ لەو زنجیرە ئەڵقانەی کاوە بە دوایەکە بەکرێگر بین سەر مەسلەی ڕێڕەوی لێکۆڵینەوە بەڵێ هەر ئیزافێکی تریش هەیە ئەگەر کاگدانایزم بە ینی سەبار بە مەسلەی ئەو اعترافی کە ئەو شخصە ئێوارە کردی لەسەر کەناڵی ڕاگەیاندنی ڕوودا و یعنی ئەو اعترافە لە ڕووی قانونی قیمەتی نییە چۆ اعترافە دەبێت لە بەردەم حەقازی دادگەری لێکۆڵینەوە بکرێ یعنی ئەو اعترافە ئەگەر بەو سیغەیە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە کرابێ ئەوە اعتیباری هەیە ئەمە مشتێکی ڕاگەاندنە زیاتر شتێکی ڕاگەاندن ئامادەی سیاسی لە پشتیەوەتی ئەو مۆزوعێکە جیایە لەو اعترافی کە ئەو متهمە لە بەردەم دادوەری لێکۆڵینەوە کردوێت چونکە ئەوە دەبێتە حجە لەسەری سبەینێکە محکەمە ئەوراق تۆمەت ئاراستی ئەو متهمەکە ئەڵێتەوە تۆمەتبار دەکەن بەپی مادەی ئەوەندە لە قانونی ئیرهاب کە تۆ ئەو کارت کردووە ناڵە لەسەروی کاوە تۆ لە بەردەم کاناڵی ڕاگەاندنی ڕوودا و اعترافت کرد لە بەردەم ئەو بەردادوەری لێکۆڵینەوەیە ڕۆژی ئەوەندە تۆ فڵانی اعترافت کردووە فڵانشتر لوتووە لەبەرەوە من بەبڕای من لە ڕووی قانونی ئەو اعتراف قیمەتێکی نییە بەڵام لە ڕووی سیاسی و مردودی خراپی لە سەرتاش ئیشاردەم بۆ خاڵەیە و لە ڕووی نفسی و لە ڕووی کۆمەڵاتی شۆ کۆمەڵێک مردوداتی خراپی هەیە کە لە داهاتووە ئەمە ڕێچشکێنە بێت بۆ کۆمەڵێک شتی دیکە یعنی هەر هێزێکی سیاسی کە دەسەڵاتی بوو لە ناو سوڵتەیە هێزی چەکداری هەبوو لەناو ئەسایشە هەژمونی هەبوو دەتوانێت خەسمەکانی خۆی وای لێ بکات یعنی ئەو بەو شوازی لێ بکات داعش وای لێکە و خەڵکانی نەسەریانە بڕێ لە قەناتی العێراقی لە بەغدا شیعەکانیان ئەوکان وا دەکەن لە خەسمەکانی خۆیان داعشیش وا دەکات لە هەرێمی کوردستانی هێز سیاسی گەورەکان وا لە بچووکان دەکەن ئەمە کارزاتێکی خراپە ئەمە تۆ زەرر لە قەزایی زەرر لە مؤسساتی خۆدەی مؤسساتی ڕاگەاندنیش ناشرینەکەی ئەیخیتە ناو مۆزوعێکەوە کە لاوانەیە ئەم کەیسە بەم ئاڕاستەیە لە قازانجی ڕووداویش نەبێت لە داهاتووە کە ڕوودا و طرفێکی مەزلومە لە ئەساسە لە مۆزوعەکە و زوڵمی لێکراوە تەقینۆ لە بەردەم بارگاکەی کراوە کە سبێنش لەوانەیە ئیستێداف کرد بە ئامان بە شێوازی دیکە ئیستێداف کرد بۆیە من وا دەزانم ئەم شێوازە ڕەوتەوە ئەم شێوازە دەرخستنە بم ئوسلوبە پەیامێکی ترسناک و پەیامێکی سەربیە خوێنرێتەوە کە زیاتر ئەو بەڵگانە دروستکراون یاخود من ناتوانم ئەو سەلمێنم ناتوانم دژی بم و ناشتوانم پشتیوانی لێ بکەم لە ڕاستیە بەڵام ئەوە دەتوانم بڵێم کە ئەو اعترافاتانە یاخود ئەو قسانی کە متهمێک لە دەرەوە لە هەر موقعێکابی کاتجگە لە بەردەم قەزا هیچ قیمەتێکی زۆر باش سوار بە ڕێڕەوی لێکۆڵینەوەکان ینی لە ڕووی یاساییەوە دەکرێت چۆن ینی ڕێڕەوەکە چۆن لە سەرزاری پارێزارەکان لە چەند لێدوانێکی ڕاگەاندنا جۆملیان بوو کە قسەیان کرد باسییان لە مووقیفی ئیجابی و پیشەیانەی بەڕێزدا دووری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر کرد کە بەو پەڕی میهێنێتەوە مامەڵ لەگەڵ شتەکان ناکات و عادەتی شتی لێکۆڵینەوەش لەم زۆر خەزایانە یەک بە یەک ڕۆژ و دوو ڕۆژ تەواو نابێ دروستە مەفروض وایە ئەو کەسە لە ماوەی 24 ساعتە بێنێتە بەردەم دادگا لە ڕۆژی گرتنیەوە و ئیفادی لێ وەربگیرێ و خاوەن پەیوەندیەکان کە مۆچی لە قانونەکانیان ئەوانەی کە شایەتن ئەوانەی کە پەیوەندیان بەو کەیسەوە هەیە حەقی خۆیان لە شوێنەی حاضر بن مەگەر سەبەبێکی ئەمنی یا خورسەبەبێکی ئادابی گشتی بە پێیشێک لە مادەکانی ئوسوڵی محکەمەتی جەزائیر ڕێگەت پێ ئەیات کە وەح قازی ئەو مۆزوع بکاتە مۆزوعێکی نهێنی وەگەرنا دەرگایکردنەکە پێویستە باشکرا بێ بەڵام چەند قۆناغێکی ماوە ئیفادی ئەم دوو بەڕێزماوە کە ئەندامی کۆمەڵی ئیسلامی لە مۆزوعەکە پەیوەندیان بە قەزیەکەوە نیە بەڵام کەسێک باسی ئەمان دەکات باسی ئەمان دەکە خۆ دەبێ ئەمانیش قسەی خۆیان بکەن شتی خۆیان بڵێن ئەمان کە بڵوتیان ئێمەنین لە مۆزوعەکە ئەو شایەتێت لەسەر ئەمان هیچ قیمەت و بەهایەکی یاسایی نامێنێ وەرە داهاتوە دەبێت لە ماوەی بەلایانی کەمەوە دوای جەژن لە ماوەی زیاتر کەمتر لە 15 ڕۆژە مەفروض وایە و کەیسە بە هەموو شێوازێک لە مەسائلەکانی لێکۆڵینەوە چکە کەسێکی زۆر ئاڵۆز نییە دروستە حساسە بەڵام سێ کەس توجيه تۆمایان ئاراستەکراوە لە مۆزوعەیە بە تەسەوەری من مەفروض وایە لە ماوەی کەمترمانێک ئەو مۆزوعەیە دابێتەوە حەقی پارێزەر و کەس و کار بۆ تۆمەتبار چۆن لە ڕووی یاسایی تۆمەتبار پارێزەرەکانی ئەوانەی کە پەیوەندیان بوو کەیسەوە هەیە چ کەس سکاڵاکردن چ کەس سکاڵ لەسەرکراون
چ شایەتی طرفی ئەو لا شایەتی طرفی ئەملا چ مخبیرە چ وەکیلی هەردوو لای بۆیان هەیە لە بەردەم محکمەی حاضر بن و لەبەر ئەسبابی ئەمنی و لە سەرتا ئیشارەتم پێ خود ئەسبابی پەیوەندی بە ئادابی گشتیەوە هەبێ کە هەندێک مەسائل هەیە ئادابی گشتی و میزاجی گشتی تێکەیە و هەندێک مەسائلی تریش هەیە کە پەیوەندی بە ئەمنەوە ئەوش دەبێت قازی بڕیار بە دادوەر بڕیار با لەسەر ئەو مەسەلەیە نەک جهێکی ئەمنی دیاریکراوە پێشتیهادی خۆی و کارە بکات. ئایا ئاسایش مەسەلەن دادوەری لێکۆڵینەوەی تایبەتی خۆی هەیە خودداوانە دەبێت لە دادگایەکی مەدەنی دادگایی بکەین خۆ دادوەر دەکرێت ینی لێکۆڵینەوە و دادگایان بکەیت خۆی ئەم جۆرە کەیسانە بەپی پۆلێنکردنێک ئێستاکە هەیە کەیسەکانی ئێرهاب لە بەردەم دادگاکانی ئاسایش بینێ لەگەر کەیسەکانی تەزویرە جاران خەتویش لەوێ بیندا ئێستا خەتف لە ئاسایش وەرگیراوتە کە بەداخەوە کە مەفروزە بۆ ئەوش لە ئاسایش بمێنێتەوە ینی هەندێک کەیسن کەیسی بەسەرم بۆ نمونە تریاک و مادە هۆشبارەکان لە بەردەم ئاسایش بینێ و مادەکانی دیکاتێتە بەردەم پۆلیسی ئاسایی ئەبینێ و ئێستا تونوتیژی خێزانیش محکمەی خۆی بۆ جاکراوەوە ئەمە تەصنیفێکە پێشتر کراوە ینی بڵێ مۆزوعەکە محکمەی دادگای لێکۆڵینەوەی و ئاسایش تایبەتمەندە بە بینین ئەم جۆرە کەیسانە وەم جۆرە کەیسانە حساسن ڕاستیا کەفارەت و شتانە شمولیان ناکە ئەو کەسە لە قۆناغی لێکۆڵینەوە ئیفراج و ئیفراج بێ ئیفراج نەبوو هەتاکو ئەو کاتێک کە محاکەمەکرێ ئەو کەسە مەسیری دیاریەکرێ ئەو شخصە بێت لە زۆر باشە بەڵام سەبارەت بووی کە مەسەلەن ئێستا پشوو چ زمانێتێک کە لەلایەن هێزی ئەمریکانە فشار نەخرێتە سەر مەسەل ئەو تۆمەتبارانە بۆ دانپێدانی تاوانەکانە ئەمە وارد نییە لەلایەن هێزی ئەمریکان لە کوردستان ئەمە من بەڵگەم پێێنێ بەڵام ناشتوانم زمانەتت بەمێ لە ڕاستیە چونکە لە بەردەم ئاسایش کە گیرابێ معلومە کە جۆرێک لە زەخت هەر دروستە بێت عادەتی ئەو زەختانی کە هەنمەرجێ تعزیبێ جاری وایە گوشاری دەرونی بۆ خۆی شخصەکە بەتەنها لە سژنا لە ژوورێکا بۆ ماوەی مانیەک کەس نتوان لەگەر کەسا قسە بکات حتمما زەختێکی دەرونی بۆ دروستە بێ مادەکانی ئوسوڵ محاکەماتی جزایی گوشارەکانی سەر متهم تەنها بە تعزیب باز ناکەن باز لەوەش دەکەن هەر جۆرە گوشارێکی دەرونی هەر جۆرە حاڵەتێکی عوزلە دروستکردن یاخود گوشاری دەرونی یا گوشاری بڵین شخصی بە ئەو کەسە یان هەڕەشەکردن شتەکان ئەگە معنەویش بن هەر جۆر تعزیبێکی تێدا نەبێ و پێدوترێ جۆرێک لە تهدیدکردن و هەر جۆر اعترافیشیش لە ژێر سایی ئەو جۆرە کەشوهەوایەدا لە متهم بسەندێ هیچ قیمەت و بەهایەکی یاسایی زۆر باش کاک دانەگەر بێم وڵای بەڕێز سەبارەت بۆی کە کۆمەڵی ئیسلامی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆسیە بکە ینی بەڕێز وتت کە پێشتر بەنیازی سکاڵە مسکاڵەکان لێوەرنەگیراوە یاخود قانونی حیزبەکان چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆسیانە کوت کاتێک کە حیزبێک ناوی دەزێنرێت و تۆمەتبار دەکرێت خۆی ئێستا مووقفی سیاسی وتەبێژی ڕسمی هەڵێ ئەوە بێ بەڵە ڕوو یاسایەوە چی بکرێن وەس لە ڕۆی یاسایەکە بەڕێز وەکو یاسا نازێک بەڵێ لایانی سیاسی لە هەرێمی کوردستانە طبعاً تۆ ئەبێ کاتێک باسی لایانی سیاسیەکەی بە باسی دامەزراوەکان بکەیت پێدوا بێ کە ئەو جیاکردنەوەی کە پێوترێ جیاکردنەوەی فەستی سوڵتات و تەوازن و تەعاون لە نێوانی ئەم سوڵتانە و جیهاتی قەزایی حەکەمن لە نێوانی هەر خۆسوم و ململانەیەکا بێتەوە لە کتێبا وایە بەڵام لەسەر ئەرزی واقع طبعاً ئەمە بینین ئەمە ئیشکالی زۆر گەورەی تایە باوەڕم وایە لە مێژووی دەسەڵاتداری کوردیا شتێک نەبوو بە ناوی جیاکردنەوەی چاکی دەسەڵاتەکان و احترام لێگرتن و ئەوەی کە قەزا توانێت ڕۆڵی خۆی ببینێ و بەتایبەت لە فەسڵی نیزاعاتە کە نیزاع و خصومەیەک دروست بوو لە نێوان لایانی سیاسیەکان و ئەو چۆن تەدەخولەکان باوەڕم وایە کۆمەڵی ئیسلامی لەسەرم پرسە نەک بێدەنگ نابێ بەڵکو زیاترەوە دەکات بەڵام بە هودووەکی باشترەوە چونکە ئێمە لەناو جێوێکین هەمیشە تۆ ڕاستەکردنی تۆمەت مستەوای حجەکانە بەرزکەیتەوە تا مستەوای سەڵتە باشترە تا تۆ دۆخی خۆت تێک بێت چونکە ئەو جۆرە ململانیانە لە ڕابردووە فۆرمی ناخۆشتریشی وەرگرتە بووە سزای زۆرتریشەوە کرابوو خۆ سزاکان زۆر گەورەتر من باوەڕم وایە لێرەدا کۆمەڵی ئیسلامی متمانەیەکی بمێنێ بە قەزا کە دەتوانێت لێرەوە مافی خۆیەوە بکاوە ئێمە ئەو تیمە پارێزەرەشمان هەیە ئێستا لە ناو دۆسیەکان بە شەو و ڕۆژ و ئێمە جەختە ئەوە کردەوە ئایا بۆ نمونە دادوەری ئێشەگر دەتوانێت ئێستا کاتی پشۆ بۆ زانیاریتان دادوەری ئێشەگریش دەسەڵاتی ئیفراجکردن ئەوە هەیە ئەگەر مادەکەی ڕێپێدراو بێ منەوە بۆ جەنابتان دووپاتەکەمەوە بەڵام ئێمە لەو ڕێشەوە هەر محاولەی خۆمان دەکەین کە چی دیکە ئەم کەسانی ئێمە بەم اعتیبارانە یەکەم تەواوی زەمانات و مافەکانیان وەکو تۆمەتبار پارێزراو بێ و سەلامەتی گیان و ڕۆحیان و بەڕاستی ئیکراهیان لێ نەکرێت چونکە هەر اعترافێک لەژێر ئیکراها ئەوە بگیرێ ئایندەکەی باش نابێ بەو شێوەکەمە هەندێک سیناریۆمان بیستووە و لە ناو شارعیشا هەیە و بەداخەوە جیهاتانە زۆر جار کەم وایە ڕێبەرنەبەر ڕێکارە یاساییەکان زۆرتر ڕێبەنەبەر کۆمەڵێک بەکارهێنانی فشار و دروستکردنی فشاری دەرونی و جەستەی بۆ وەرگرتنی هەندێک زانیاری یاخۆ دروستکردنی فشار بە مانایەکی دیکە بۆیە ئەوە لەو ڕۆ دڵیانەکەینەوە ئێمە هەر ئەوەیە کە بێ دڵنیا بە لێ بێدەنگ نابین چونکە باوەڕمان وایە ئەم جۆرە کەسانە یەکەم بە ئەعتیباری و هاوڵاتی هەرێمی کوردستان و کورد زمان و بەشێکن لە
کوردستانیانی ئەم وڵاتە خاڵێکی تر باوەڕمان وایە ئەمان ئینتیمایەکی سیاسیان هەیە خۆ لەو ڕۆ بەستویانەتەوە خۆگەروانە بۆیە بۆ زانیاری ئیسلامیەکان یاریمی کوردستان ئەگەرەوە ئاعتیدال و حاڵتان نەبووە ئێستا داعش زۆر لەوە زیاتر مەترسی بوو و باوەڕم وایە زۆر کارەساتی دیکرد بەڕێوە بوو. ئێستا ئەوەی کە دەستگامنەکان ئاسایش کردوتی لە دوو بەیاننامەدا کە مەسەر ناوی کادیرەکانی کۆمەڵی ناو لە دانەیەکیان ناوی کۆمەڵی ئیسلامی هێناوە، ینی دیارتینە و پێشکاری ئاسایانە چین کە بەرامبەر بە ئەو دوو کادیرە و کۆمەڵی ئیسلامی کراوە لە ڕاگەیەندراوی دەستگای ئاسایشدا. خۆی ئەو دەستگایانە بۆ زانیاریتەن لە سەرەتاوە دەستگای حیزبی بوون دوجار فۆرمێکی یاسایی بۆ گیراوە یاسای بۆ دەرچوێنراوە بۆ شێوە ئێستاش دابەز بوون مەسەر هەردوو زۆنی زەرد و سەوزە ئەوە وەکو سابقا ئێستاش کە مامەڵاکەن لەگەڵ هەر دیاردێکی تاوانکاریە نەکرد ئەوە بێت تەنانەت تۆمەتبار نابێت ناویستیانی بڵێ کاکە هەر کارەساتە تۆ کەسێک وەکو تاوانبار بناسیێنی پێ دوا بێت ددانی پیا ناوێنی بە هەموو دانەکانی چۆتە سەر مەوزوعەکەەوە ئەمە ینی اعترافێکی زۆر قورس و گەورەیە تۆ ناوی سیانیشی بڵێ من لە اعترافەکە زانیم سەعدی باپیری ناوی عەبدوڕەحمانە کاکە تۆ پێویستە حرفی یەکەمی تۆمەتەکانیان بڵێ لە هەموو دنیاوایە هەر تاوانێکە کرێ وایە نەکرد تاوانێک لەم جۆرە کە پێت وایە ئەمە جۆرێکە لە تەقینەوە و کارەساتێکە تەجاوزە بۆ سەر لایانی ئەمنی پێویستە لایانی پەیوەندیدار زۆر لە ڕێکاری یاسایی ئەگەر بێوێ بگاتە ئەنجام ئەگەر بێوێ لایانی تر تۆمەتبار نەکاوە ئیسیفزازی نەکا یاخود بە شێوەیەک ئەوەی پێ دەڵێن ئیسیسماری نەکا بۆ بەرژەوەندی دیکە بێچی بکە سەرداوەکانی ئەم تۆمەتە بدۆزێتەوە تەواوی تۆمەتباران لێرە بنووسێ بە حرف ناوەکانیان بێنێ و لە ماوەی یاسایی یا ڕوبەڕووی دادوەر و دادگایان بکاتەوە و لەوێ بتوانێت جەمعی ئەدیلە بکە قۆناغی پشوو غەیری پشووی نەبێ لێرە دەتوانێت بگاتە ئەنجامێکی باشەکی نام جۆرە تاوانانە بەڕاستی باوەڕم وایە لێرەدا هەمومان بازەکەیە دەین باوەڕم وایە دەستگایکی ئەعلامی بازەکەی نادا دوازار من توی هاوڵاتی بازەکەی کاک بە سەبار بووی کە لە دوو ڕاگەندراوەکەدا لە ڕاگەندراوی یەکەمیاندا کە لە 28 دەرچووە ناوی کۆمەڵی ئیسلامی شێنراوە لە ڕێگەانی دوو یاساییشیش دووبارە ناوی ئەو دوو کادیرەی کۆمەڵی ئیسلامیاتەوە بەبێ کەیس بەڵگەیەکی یاسایی خراوێتە ڕوو ئەمە هەردوو ڕاگەندراو کە ڕاگەندراوێکی نایاسایی نین بەو پێیان ئەگەر بەڵگەشی پێ بێ مەفروض وایە بەڵگەی با بەدادگای لێ کۆڕینەوە بەڵێ ئەمە کۆمەڵی ئیسلامی متهم بۆ قەزیە و ئەو دامی ئەم مەشروعی ئیرهابیەکە و ئەو کارەکات بەفەرمە ئەو بەڵگەکانیشم ئەمە باسکردنی ئەم مەوزوعە لەلایەن دەستگای ئاسایشەوە لە کاتێکە کە کۆمەڵی ئیسلامی مەسەن جۆرێک لە دەستێژی نەکردوتە سەر ئەو دەستگایە مادامیش کە دەستێژی نەکرد سەر ئەو دەستگای پێویست ناکات و ئەم وەڵامە مختصرە سەری ئەخێرایە بنووسی کە مانایکی سیاسی هەیە زیاتر دەستگای ئاسایش دەستگایکی تەنفیزیە من لەگەڵ ئەو جەنەزەری کارکردانیان بەڵام پێم وایە ئێستا کە حالیان ئاسایش بۆکو خۆم وەکو پارێزەرێک لە زۆنی سلێمانیا شایەتیم بۆ ئاسایشی سلێمانی کە تەتەوری زۆر گەورەی کردو گەشی زۆر باشی کردو فەرقی کردو ینی لە چاو جاران زۆر جیاوازە میهێنی تر مامەڵە لەگەڵ شتەکان ناکە بەڵام هەر دروستە کەوان ئەندامی چێتین لە ناوە دەستگای ئاسایشە بەڵام من وەکو خۆم دەستگایکی نیشتیمانی و یاسایی دەستگای ئاسایشەکەم لەگەڵەوە کە سەرنجی زۆر و مەلاحەزەی زۆریشم هەیە لەسەری بەڵام بە لە ڕاستیەوە ئیشی ئاسایش نییە بەیاننامە دەرکردن گوتاری سیاسی خوێندنەوە و خیتاب دەرکردن و خۆت بەخوێندنەوە شتانە و ئیتیهام بەخشینەوە بەسەر خاڵەکانێکی دیکەیە ئەگەر قرار بێ با حیزبێکی سیاسی ئەو کارە بکات چکە حیزبی سیاسی عادەتی کە ململانەی لەگەڵ حیزبێکی سیاسی دیکە هەیە تۆمەتە بەیان بە یەکتری و قسە ئەکەن و مناوەشاتی حیزبی سیاسی بەیەکەوەکەن ئەمە ئەگەر باسەکە باسی بەڵگەیە مەفروض وایە و بدرێ بە داواکاری گشتی یان بدرێ بە دادگا خۆی با دادگا خۆی وەکو بەشێک لە ئەدیلەی ناو قەزێکە سێری بکە ئەمە فڕێبیتە دەرەوە دوایی دەرکەوێ مۆزوعەکە وانە من وا دەزانم ئەمە فرێدانێکی سیاسی ئومێدەوارم کە ئەمەزێکی سیاسی دوورمەودا لە پشتی ئەم مۆزوعەوە نەبێت چونکە ئەمە ئەزمەیەکی سیاسی لێکەوێتەوە بێجگەر لە ئەو ئیرهاساتە نەفسی و کۆمەڵایەتیانی کە لە داهاتوە دەبێتە هۆی ئەوەی کەوا شێوانێک و تێکدانێکی میزاجی کۆمەڵایەتی و نەفسی ناو خەڵکی کوردە و وڵاتی ئێمە دروستکە بۆ نمونە ئێستا فۆبیا ئیسلامیەک لە هەرێمی کوردستانە دروست بێ بۆی کەوا هەموو ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی مەشروعێکە بۆی کەوا تەقینەوەی بکە هەموو ئەندامێکی حیزبی ئیسلامی مەشروعێکە بۆی کەوا لە داهاتوە ئێرهابێ بکات لە هەرێمی کوردستان ئەمە حاڵەتی طبیعی نییە کاکە لە کاتێکا کە هێزە ئیسلامیەکانی کوردستان بەشایەتی هەموو لایەک هێزی معتەدیلن هێزی بەشدارن لە پرۆسی سیاسیە هێزێکم بەشداریان کردو لەوەی کانیان مەدی داعش لە هەرێمی کوردستانە گەشە بکە ئەساسن ئەو خاڵێکێک مامۆستادانای شاردی بێ خەڵکی زۆر گرنگە مەفروض وایە هێزی سیاسی عیلمانەکانی هەرێمی کوردستان سوپاسی هێزە ئیسلامیەکان بکەن کە بەریان لە داعش گرنان هێڵا ئەو تەوژمە فکریە سیاسی تونڕەوە سەرپای هەموو هەرێمی کوردستان بگرێتەوە لە ڕاستیان نەک بێ سزای با لەسەرەوەی کەوا مەوزوعێک و تۆمەتی ئەوەی بەسەرا بەخشیتەوە من ئازانم هۆی دەوارم کە ئەوە نەبێ ئەوەش ئەمێنێتەوە سەر حیواری سیاسی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئومێدەوارم کە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکە سپاس دەکەم کاک دانا دواتە سەبارەت بەوەی کە چی بکرێت بۆی ئەم دۆسیە بە لە ڕێدا نەبرێت و یەکلا بکرێتەوە بە زوێن کاتە باوەڕم وایە ئێمە لەسەر هەر کەیسێک ئەو دەستگا ئەمنیانە لایانی قەزایی لایانی پۆلیس پێویستە لەسەری هەڵوەسە بکەن هەر پێشێلکاریەک لە هەرێمی کوردستان ڕوو بدە بە هەر ناوێکەوە بێ پێویستە ئەم دەستگایانە بە دواداچوونی بۆ بکەن
واتە ئەم کەیسە هەر کەیسێکی دیکە بەدوایە بچن و بگاتە ئەنجام و هاوڵاتیانی کوردستان لەسەر و ماڵی خۆیان ئەمین بن ئامانجی ئەم دەستگانە پاراستنی ئەوەی خەڵک بۆیە دەڵێ حکوومەتم هەوێ و بەو شێوە و فۆرمەکەی لە هەرێمەوە کەمە ئەو مەرکەزی قانونیەکەی گۆڕم بۆ دەوڵەتێکی خاوەن سیادە بۆی زیاتر ژیان و بارودۆخی چاک بێ و باش بێ و ئایندەی خۆی و مناڵەکانی ئێمە باوەڕم وایە پێویستە ئەم دەستگانە بەردەوام بن لە بەدواداچوون و لێکۆڵینەوە بەڵام بەڕاستی پێویستە میهنێتی خۆیان یاسایی بوون و پەیڕەوکردنی ماف و ئازادیەکانی تاک لە هەرێمی کوردستانە هەست بە ئاسایش بکە کاکە ئێمە وەکو ئیسلامی هەست بە مەترسیەکەین بەڕاستی ئێمە نایشارینەوە و دەستگانە دەستگایەکی حیزبی بن مەترسی دروست بکەن بۆ سەر ئەندامانی لایەنە ئیسلامیەکان و پیان وا بێ خەڵکی ئیسلامی قومبەلەیەکی تەوقیتکرا و هەر سەعاتە بێ بتەقێتەوە لە کاتێکە ئێمەش باوەڕمان بە بەشداری سیاسی تێکەڵاو بوون لەناو کۆمەلگا ماوینەتەوە لە کۆمەلگای خۆمانە کاکە ئێمە بەشێک بووین لە داوامان کردو هێزی چەکدارمان هەبێ بۆی ڕوبەڕووی دوژمنێکی گەورەیەک و داعش بینەوە ڕێگەیان پێنەداوین هەزاران ڕێکخراوی خێرخوازی هەرێمی کوردستان پارە بۆ خانەوادە و پشتیوانی مناڵەکانیان نەکەنەوە لە هەرێمی کوردستان ئەوە ئەگەر وای لێ بکرێ بەدگومانێک دروست دەکا مەردوودە خراپەکانی لە ئایندە خراپتر بێ وادارم نەگاتەوە بە کورتی بەڕێزێگەرتی بکرێ بۆ من ئومێدەوارم ئەو گوتارێکی سیاسی نەبێت ئومێدەواریشم کە ئەمە بازدان نەبێ بەسەر ئەو چش سیاسیانی کرد کە لە هەرێمی کوردستانە هەیە و بەرپرسانەتر مامەڵە بکەن ئەمانە مشتی سیاسین و ئەم شتە سیاسیانە نەکرێتە ئەساسێک بنەمایەک بۆ ئەوەی تۆمەتی یاسایی و تۆمەتی ئەمنی بەسەر خەڵکانێکی دیکە ببەخشێتەوە و ئەنوە بڵێن تەسفەیەکی ئەمنی بۆ کەسانێکی خەسمی سیاسی بکرێتەوە و ئومێدەوارم ئەو قۆناغە لە هەرێمی کوردستانە کۆتایی پێ بەڵێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس گۆرێک لە بەرەزان بەکر حەمەد سەدیق پارێزەر و دانادارە یاساناز کە لەم بەرنامەیە لەگەڵ مامۆ سپاسیش بۆ بینەرانی بەڕێز سپاس باوەکارانم تا بەرنامەیەکی تر بخواتە دەستپێرین خواتان